والله تر من وەسێتەکەم بۆ هەموو ئافرەتێک ئەگەر پیاوێ دیندار نەبوو شووی پێمەکەن. باوەڕتان هەبێت ئافرەت بەس لە لای پیاوی دیندارە حەسێتەوە، بەس لە لای پیاوی دیندار ڕێزی لێگیرێت، بەس لە لای پیاوی دیندار ئاسوودا بێت. ئەوە حەقیقەتێکە. اسأل المجرب ولا تسأل الحكيم. پرسیار لەو ئافرەتانە بکەن کە پیاوەکانیان بە مانای کەلیمە دیندار و بۆ خوا سوڵحاون. والله پیاو کە دیندار بوو کە لە خوا ترس بوو ئەو ئافرەتە وەکو تاجێک ئەکاتە سەری، یعنی هەموو ڕۆژێ دەست و قاچی ماچکا بەلایەوە ئاساییە، ڕوحی خۆی پێشکەشکا بەلایەوە ئاساییە. بۆیە پیاوی دیندار بەڕاستی نیعمەتە، والله نیعمەتە. ئەمڕۆ خەڵک دوای جوانی و دوای مۆدیێلاتەکەوێت گەنجێک کە پانتۆڵەکەی دڕابیە و سەکسوکەیەکی دانابیە و تاتۆی کوتی بێ ئەمانە ئیتر حەزی بەوەی ئەڵێ حەفلەیە جوانم بۆکا و مانگیەکەم ئەمبا بۆ ئەستەمبوڵ و ئیتر ئەمبا شەوانە ئەمما بۆ چاڤیلان و پیاسەی سەهۆڵەکەم پێکات. ئەمە کاتیە، ئەم شتانە کاتیە، ئەم شتانە کاتیە. مانگی یەکەم و دووەم و سێم ئەمەد بۆ کات، بەڵام دوای ئەوە ئیتر ئەو ژەهرەی کەوا کوشندەیە ئەیکا بە قوڕکتە بە واقع، یعنی واقعاً ڕۆژگار بەم ڕۆژە ئێمە شتی وە ئەبینین. بۆ یەک چان ئیلا لە لای پیاوی دیندار خۆشبەختە بن. والله هەر پیاوێ دیندار نەبوو من وا ئەزانم ژنەکەی ناتوانێت قەت خۆشبەخت بێت، چونکە پیاوی دیندار قەت خیانەتت لێ ناکات، پیاوێک کە دیندار بوو قەت زوڵمت لێ ناکات، پیاوێک کە لە خوا ترسا قەت ئامادە نیە ڕۆژێ لە ڕۆژان دڵت بشکێنێت، قەت ئامادە نیە سوکایەتیت پێ بکات. هەر والله بەخوایتم من لە خۆم وە سەیرەکەم، خوای گەورە عاقبەتی هەمومان خەیر کات یا رب العالمین.